برادرانی مەمانەوە دەست پێ بکەین ئەگەر خۆتان ئامادە هەمووتان بەخێر بێن بۆ ماڵی زەردەشت بۆ قاوەخانەی زەردەشت بۆ کافتەریای کلتوری زەردەشت لە وەرزی چالاکیەکانمانە ئەم ساڵی نوێ ساڵی 2014 مەسیێم کۆنسێرت و مەراسیمی ڕێزێنانەکە لێرە ساز دەکرێت خۆشبەختانە ساڵی پار 2013 توانیمان تێگەڕا 35 ئێوارە چوارشەمە هەنگ لێرە ساز بکەین کە وەکو کلتورێک دامانهێناوەمانەیە هەر چوارشەممان بێت چوارشەمە خۆی مەغزایەکی تایبەتی هەیە لە کلتوری کوردەواریە ئێمە لێرە توانیمان 35 ئێوارە ئاهەنگ ساز بکەین ئەمڕۆ لەبەرەوەی خراپە پێنجشەمە بە تەواوی بەرواری کۆچی هونەرمەندی نەبەر مامۆستا محەممەدی ماملەیە کە هونەرمەندی هەموو نەتەوەیە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی پێشەوەش سەرمانوو بمان کە مامۆستا محەممەدی ماملێ مڵکی هەموو نەتەوەکەمانە زۆر بەداخەو پلێرەکەمان نەمانتوانی نمایشی زۆر لەو ئەرشیوانە بکەین کە بۆ مامۆستای گەورەی نەتەوەکەمان مامۆستا محەممەدی ماملێ وەکو کۆمەڵی هونەری میلی پێی هەستاوین لە ساڵی 1990 کە کۆچی دوایی کرد ئێمە توانیمان لە شاری سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ پرسەی بۆ سازبین لە لێرەکانە هەبوو بەس ئەمڕۆ دیارە خەلەلێکە بوونیان توانین مایش بکەن دوا بەدوایەوە چلەیەکمان بۆ ساز کرد لە شێوەی فیستیڤالەکە کە یەکەم جار بووە لێرە بۆ هونەرمەندە نەمرانە لە دوای ئێمەوە بوو بە نەریت ئێستا کەناڵەکان یادی هونەرمەندە مەزنەکانەکەنەوە ئێم فیستیڤالێکمان بۆ چلەی ماملێ ساز کرد لە هۆڵی ڕۆشنبیری ئەوە هەندێکی لەو دیمەنانە دوا بەدوایەوە لە کەناڵی خاک چلەیەکمان بۆ ماملێ مامۆستا محەممەدی ماملی نەمر ساز کرد هەر بە دوای ئەوەیە ساڵیاتمان هەموو ساڵێک لە کەناڵەکانەوە بۆ ساز کردووە لەبەرەوەی سیر لەوەیە هونەرمەندی نەمر مامۆستا محەممەدی ماملێ شوێن کەوتوی زۆرە باوەڕ بکەن ئەنی هێندەی شێخێک چەند دەروێشی هەیە ئەوەنە شوێن کەوت و مرید و ئەوەندە هونەرمەندە هەیە ڕێبازی دەنگی و هونەرمەندە نەمریان گرتووە من زۆر خۆشحاڵم کەم ڕۆبتوانی لێرە لە خزمەتی ئەوە ئێمەژە و مەراسیمە ساز بکەین بە ئامادەبوونی زۆرێک لە خانەوادە خۆشەویستەکەی کە بڕیار بوو بەڕێز ئامینەخان خێزانی مامۆستا محەممەدی ماملێش بێت ئێرە لەگەڵ کاکچیای ماملەیە بەڵام زۆر بەداخەوە دیارە ئەو دوو بەڕێز ئەمڕۆ کاکچیا باری تەندروستی تەواو نییە و زۆر ئێستا ئەمڕۆ کە تەلەفۆنم بۆ کرد دیار بوو تازە لە بەنج بەریا بوو لە ژووری نەشتەرگەریا بوو دیارە تووشی نەخۆشیێک بووە لە ناو دەمیانی بەڕاستی زۆر مای ئەسەفا زۆر خۆشحاڵم کە کاکە ئسماعیلی ماملەیە کاکە جەمالی ماملێ لە خانەوادەکەی هونەرمەندی دەنگخۆش کاکە عەبدولی ماملەیە کاکە یونسی بڕاقی کەمانە هەمووی ڕێچکەی مامۆستا محەممەدی ماملەیان گرتووە بە خێراتی هەموو میوانە بەڕێزەکانی ترەکەم کاکە شەخدارە و کاکشە مستەفا و هەموو بەڕێزانە کاگە میر کاک نەجمی هونەرمەند هەموو هونەرمەندان ڕۆشنبیرانەوەکو کەسێکم بیر بچێ کاک بێسم گورجی کە هونەرمەندێکی دێرینە کاک ئازاد هەموو خۆشەویستان بەخێر بێن ئەمانەیە سەراتەی مەراسیمەکە بۆ دەست پێ بکەین کە مامۆستا عەبدولی حەمەباقی ڕووناکبیر و ڕۆشنبیر و نووسەر بابەتێکی لەسەر مامۆستا محەممەدی ماملەیە ئامادەکرۆ پێم وابێ بۆ ڕۆژنامەی هاوڵاتیش ئامادەکرد بوو پێمان خۆشەگەرە و وەکو سەرەتای دەست پێکردنی مەراسیمەکە بۆ دەست پێ بکەین ئەم بابەتاوەکو توروسکایەک بە پێشکەشە بە گیانی ماملێ کامڕۆ لە ڕۆژنامەی هاوڵاتیە بڵاوێتەوە سپاسیوانیژەکەم ماملێ دەنجێک لە کانیاوی گۆرانی هەستێکە لە دەربڕیندا دەربڕینێکە لە ناخدا و هی مرۆڤە مەزنەکانە وانی مامۆستا عەزیز هەر بۆیەش بەمانە ستاتیکەکەی هەڵگری ژانرەکانی خۆیەتی و لە جیهانی پەنامەکیەوە دادەبارێتە دەروونەوە و لە جیهانی پەنامەکیەوەدا دەبارێتە دەروونەوە و کانیلێ ڕۆح ئاودەدا خۆ ئەگەری جوان نەبووە لەگەڵ ترپە و لەرینەوەی لایلایەدا خۆڕ نەدەگریان چونکە بڕگەی وشە و بەندی هەر گۆرانیەکی ڕەسەن و تەواو لێوان لێوە لە وجدانی هەق گوتن کە دەنخۆش و گۆرانی بێش ئاراستەی بیسەری دەکات ڕاستتر ئەوەی بڵێم گۆرانی بێژی بەتوانا و خاوەن بەهرە و سەلیقە تەنها وەک خۆی هەیە و دێڵێ و
بایەخ بە داخوازی کۆمەلگا نا یعنی تەمەڕوو دەکات تەوقەشکێنێ چونکە تەنها خۆی دەزانێت پەیامی هوەری ئاراستە بکە کە لە دووی وێڵە و لە کۆڵی گرتووە ئەفلاتون ئەم ڕاستیە لە هوەری تردا دەسەلمێنێ کاتێک دەڵێ ڕەزم شتێکە دەتوانیت لە فڕینی مەلەکان و لێدانی دەمارەکان و هەنگاوەکانی سەماکردن و بڕگەکانی وشەکانە بیبینی بەڵام بەزم واتە گۆرانی بە پێچەوانەوە دەتوانی لە بیستنی وشە و لەرینەوەی سۆزی گەرودا بیبیسی و تێکەڵی دەروون و ڕۆحە بێ دەنخۆشێک کە ئەم بەهرەیە ناسنامەیەتی و لە یەکەمەکانی بواری گۆرانیە مامۆستا محەممەد ئیمام لێیە کە دەنگی بە پێی زانستی موزیک لێوان لێوە لە ڕووبارێک کانیاوی گۆرانی و کەرەسەی گۆرانەکانیشی هەمووی هی کۆمەڵی کوردەواریە و بۆنی مێخەچی لێدێ و پیربوونیان بۆ نییە کاتێک گوێبیستی هەر گۆرانێکی مابلێ دەبین دەمان جێڕێتەوە بۆ ڕۆژگاری پڕ لە جوانی و تابلۆیەکی ڕەنگینمان بە چاوی دڵ نیشان دەدا و زیاتر و زیاتر نیشتمانمان لا خۆشەویست دەکات ئەوە بێژگەلەوەی زەنگی ناسنامەی گەلێکی دێرین و زیندوو بەیان دەکا کە درەوشا و پڕە لە بەزم و بالۆری کوردەواری وێڕە ئەوەی ماملی لە ڕۆژگارێکی تاریک و نوتەکا گۆرانی چڕیوە کە زۆر ئەستەم بۆ و کۆمەلگای کوردی وابەستەی هەندێک عورف و خەسڵەت بۆ کە ڕێگر بوون لەبەر و پێشوونی هونەر و هونەرمەند هەر بۆیەش ماملێ و ماملێکان باجی گیانی و ماڵی زۆریان داوە و خۆڕاگر بوون و توانیوانە هونەرەکەیان گەشە پێبن و بەبەرزی بمێنێتەوە بەڵێ هونەرمەند محەممەدی ماملێ خاوەنی دەنجێکی ئەفسوناوی بێوێنەیە خوێندکاری خوێندنگەکەی زۆرن هۆشیار و دەنخۆشن بەڵام کەس نەیتوانێت بچێتە ڕیزی ماملێ و نزیکی توانای هونەری ئەو بێ هەڵبەت تۆنی باس BAWS واتە دەنگی گڕ و سۆز سۆڵۆ زۆر بە تەواوی لە گەروی ماملێدا هەیە توانی وێتی زۆر ژیرانە یاری بە لێرینەوەی دەنگی بکات لە کاتی پێویستدا ئەمەش مانای توانا و سەرکەوتنی هونەرمەندی گۆرانی بێژ بەدیار دەخات خاڵێکی تری گرنگ هەیە کە لەو دوو سنووری دەنگی ماملێ و بەدیار دەکەوێت ئەویش پانتایەک هەز دەکات کە تەنها گۆرانی بۆ ئەو چڕیوە ئەفسوس و مخابن ئەم هونەرمەندە گەورەی کورد لە دوای ساڵەکانی تەمەنیدا تووشی نەخۆشی بیرچوونەوە بوو لە ڕووی دەروونیەوە ئازارێکی زۆری چەشت ئەوە بوو خات و ئامینە خانمی هاوسەری تا دوا ساتەکانی ژیانی خیاری مەهابات هاتۆ دنیاوە دوای نەخۆشکەوتنی ڕۆژێکی شەختە و بارەناویدا واتە ڕۆژی 23/1999 چاوەکانی لێگناو لە گۆڕستانی بوداغ سوڵتان لە شاری مەهابات بە خاک سپێردرا زۆر سپاسدانەکەم دیار کاک عەزیز سەیفیەکێکە لەوانەی من بەغیلی پێ بەم چکە چەند ساتێک چەند کاتێک چەند شەوێک چەند ئاهەنگێک مامۆستا محەممەدی ماملەیە یاوەری بۆ زۆر خۆزگەم بە خۆت ئەگەر هەندێک بیرۆریمان بۆ بژێ بەخێر بێن من پێم وایە یەکێ لە ئەو شتانەی کە ئەتوانم شانازی پێوە بکەم بۆ هەموو عمر و تەمەنی خۆم ئەو ماوەیە بوو کە لە خزمەت مامۆستا ماملێدا توانیم سنتول لێ بم و ینی ئەو شانازی افتخارە بە من بدرێت بیرەوەری ماملێ زۆرە من لەگەڵ کاکڕەشیدی فەینزات زۆربەی جار چوومەتە خزمەتی و پێکەوە لەگەڵ کاکڕەشیدی فەینزاتە بەرنامەمان بووە لەگەڵی مەرحوم محەممەدی ماملێ لە گۆشەیەکی ماڵەکەیە گەڕەمافونێکی زۆر کۆن و قەدیمی هەبوو ئەم گەڕەمافونە هەتا میوانی ئەهات دەیهێنا پێشەوە دای ئەنا و گۆرانێکی زۆر خۆشی و قەدیمی تورکی ئافرەتێ بوو کی باکۆ ئەوەی ئەخستە سەرێنی ئەمە هەمیشە عادەتی ماملێ بوو بۆ هەموو میوانەکانی بۆ من و کاکڕەشیدیش تا چوینەتە ماڵی ئەوەی وەک خاترەیە وەک بیرەوەریە کە خۆی لەو گۆرانیەی بووە و دوایی کردووی بوو بە کوردی ئەو گۆرانیەی ئافرەتێکی تر بوو بۆ ئەمەدانە گەڕەمافونە بوو دەمەکەی ئەوەندە گەورەیەکی شتێکی قەدیمی زۆر شتێکی ناوی و نازانم ئێستا ماویانەیە نەماوە هەروە کە عەرزم کردن بەڕاستی من توانم بڵێم گەورەترین شانازی ژیانی من هەرەوە بوو کە مەجموعەیەک تەسویرم لەگەڵ کاک محەممەدی ماملێدا هەیە
بە هاوکاری هاڕشیدی کەنجاد و دوو برادری دیکە سپاس زۆر خۆشحاڵ خۆشەویستان ئەوەی کە لای گەنجەکان ڕەنگە شاراوە بێت بنەماڵەی مامۆستا محەممەدی ماملێ گەورەترین خزمەتیان بە شۆڕشی نوێی ئەم بەشەی کوردستان کردووە یعنی ئەتوانم بڵێم ئەم بەشەی ئێمەی کوردستان و ئەو ئازادی کە تیاین قەرزاری خانەوادەی ماملین بێجگەلەوەی کە لە بنەماڵەکەیانە بێجگەلەوەی کە کوڕی ماملێ بەناوی نەجات لە سێدارە درراوە باوکی ئەو هونەرمەندە تێکۆشەرەش کاکە ئیسماعیلی ماملێ کە خۆی بە هەمان شێوە کەسێکی خەباتجێڕ و شۆڕژێر و هونەرمەندە کوڕی شەهید هونەرمەندی شەهید حەسەنی ماملەیە حەزەکەم کاکە ئیسماعیل فەرمی بێتە ئێرە کە باوکێکێکە لە گۆرانی بێژە هەرە بەناوانکانی و لە هەرە دەنگخۆشەکان بەخێر بە چاپڵێکی قایم قوربان سڵاوتان عەرز دەکەم بەڕاستی دەستی یەکی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە تایبەتی ئەو دەم و دەستگا ئەو قاوەخانەیە کە بەڕاستی هەستی نازانم چۆن قەت تەسەووری ئەو جوانی منە دەکرد لە دەستگای زەردشت و تایبەتی کاگەزانە و هاوڕێیانی وەروەها و عەزیزانی تەلەڤیزیۆن زۆر خۆشحاڵم بە خزمەتتان دەگەم بە تایبەتی لە شاری سلێمانیە کە ئینشاڵڵا گەر مستەبی قسەی زۆشتی تایبەتی دا بۆ دەجێرمەوە کە ماملێ زۆر بەلایەوە گرنگ بوو لێ بخاترە و بیرێوەری خۆشی هەیە لە شاری سلێمانی ئەو ڕۆکە یادەکەی دەکەن دیارە دروستە زۆر زۆر خۆشحاڵم کە هونەرمەندان ئەدیبان و عەزیزانە جەنابی ئایفێسی سەیفی زۆر زۆر خۆشحاڵم کە دیارە ئەوانە خاتراتی خۆیان جێراوە وەزار بوو بە هۆیەکەوەی کە دیدانم و چاوپێکەوەنەکەم لەگەڵ ئێوەی عەزیز و خۆشەویستە بێ ئەو ڕۆ یادی ماملەیە هونەرمەندێکە کە هونەرمەندی خۆتانە بنەماڵەی ماملێ ینی مێژووی بنەماڵی ماملێ دەگاتەوە ئەو کات و سەردەما کە خەڵکی مەهاباد نزیکەی 4,000 نەفەر زیاتر نەبوو ینی هەر 4,000 نەفەر بووە و بەرەی ماملێ ینی سەرەپەت و لێدوان و یەکدانەوە لەسەر بنەماڵەی ماملێ لە مام عەلیەوە ڕاهاتەوە کە ئێمە بەداخەوە لێ هەمانە ئەو ماملەیە کەش دەڵێن ماملێ لە وشەی دوو وشەی مام بە ئیزافەی عەلی پێکاتەوە باپیرە سەعیدم کە دەچێ تەسکەری وەرگێ بۆ منداڵەکانی کابرا فارسە دەڵێن نێوە چییە دەڵێن نێو مام عەلیە لە جیاتی نووسێ مام عەلی نووسێ ماملی ئەو ماملەیە لەو ئەنجامی ئەو دوو وشەیە هاتووە دەواخەدام لە مام بە ئیزافەی عەلی مام عەلی کاتۆ سێ کوڕی هەبوو بەنێوی مام سەعیدی ماملێ مام ڕەحمان و مام ڕەحیم کە ئەوانە نەماون مام سەعیدیش 5 خاوەنی 6 کوڕ و کتێکی بووە کە میرزا حوسێنی ماملێ کوڕی هەرە گەورەی دوایە مامۆستا محەممەدی ماملێ دوایە کاک هاشمی ماملێ کاک حەسەنی ماملێ کاک مەتەری ماملێ و هەروە کاک زەفەر و توبا خانم پورە توبام و مامە زەفەرم تەنیا یادگاری بەرەی سێ بنەماڵەی ماملێن لەنا ئەوانی دیکە نەماون مامە حوسێن و مامە هاشم دێر 1951 دەسێ ڕۆژان لە ئەمری خۆیان کرد ئەو خانەوادەیە وەک هەموو خەڵکی ناوچەی موکریان وەک هەموو خەڵکی ناوچەی موکریان تووشی دەرەتانی هەژاری بێکەسی و خەرەوانێکی بۆمباران بووە لە پێش شەڕی جیهانی یەکەمی جیهانی و دوای شەڕی یەکەمی جیهانی بەڵام لە هەموو کات و سادا تەنیا شتێک کە ئەو خانەوادەی ڕاگرت لەسەر پێ ڕاگرتووە ئەو دەنگ و سەدا و نەوایە بووە کە لە بنەماڵەوە پشتا و پشت پاراستوێتی و دەرگای هونەرەکەشی بەچێ کراوەتەوە دەرگای هونەرەکەی بە مامۆستا وەفایی مامۆستا وەفایی یەکێک لە شاعیرە بەرزەکانی کلاسیکی کووردە نەک تەنیا شاعیرێکی گەورە بۆ بۆ نەزم و ئاهەنگیش زۆر کارامە بوو لا یەکێک لە شاگردەکانەوە هاودەم و ڕەفیقی مامۆستا وەفایی مام سەعیدی باپیر بوو مام سەعیدی ماملێ کە بەرەبەرە ئەو بەهرەی قەتارە هاتووە بوو بنەماڵەی ماملێ جا هەرچەند بنەماڵی ماملێ کە زۆر لە بنەماڵی وەفاییدا کەڵکی وەرگتووە بەڵام بە هەموو ئەندازەش کاردانەوەی هەبوو لە ناساندنی وەفاییدا ئەو کەسانێک کە لەسەر وەفایی نووسیوانە لێرە ئەو چەند ساڵانە دووشتیان پێم وایە هەڵایان کردووە یا ئاگاداریان نەبووە یا بە شارەزایی و ناشارەزایی لە قەڵەمی خستۆ ئەوە یەک نەیانزانیوە کە مامۆستا وەفایی ئینسانێکی نازمی موسیقیدانێ بووە کە ئاوازدەنێر بووە و دوو زۆربەی شێعر و ئەوانەکانی بەلایەن بنەماڵەی ماملێەوە بە خەڵکی کوردستان ئاشنا کراوە
شتێک تەبێ چون باسی مامۆستا ماملێ دەمەوێت لەوەی ڕابۆتان باس بکەم هەر وەک عەرزمکردن بەرەبەرە هاتووە سەرەتای گۆرانی بنە مامۆستا ماملێش بە لەنجەولارە و وەکچی و بە نوایکی دڵداریەوە دەستی پێ کردووە لە یەکەم گۆرانی کە کوتوێت لە ساڵی 1942 ئەوڵین گۆرانەکەی لاوانێک بۆ هەر دەڕوا بەجێم دێڵێ و ئاگربارانەی مەلاکەریم بوو مەلاکەریم لە سلێمە زۆر کەس پێیان وایە کە خەڵکی سلێمانیە خەڵکی ئیندرخاشی مەهابادێ بوو لە ساڵی 1936 پەریوە بوو هاتێرە یەکێک لەوانەیە کە لە عێراقی لە بەغدایە لە هەما زۆرتر دەنجی هاتە سەر قەوانی مەلاکەریم ئەو دوو گۆرانی یەکەم ئەزمموی گۆرانی مامەستا ماملەیە دوایە کاکە عەبدوڵ قەتارێکی کوت بە نێوی لاوەلاوە ئەوەی یەکەم قەتارە ئەو قەتارەش یەکەم ئەزمموی قەتارێ مقامی ماملەیەکە کوتوێتی سەرجەم ئەو ئینسانە ئەو مامەستا ماملێ 54 ساڵدا کە کردی بە پیشە کردی بە حرفە 54 ساڵ ببێ پستانەوە دابڕان لە شایە و زەماوەند و شینی خەڵکی مکریان لە کوردستان بە هونەرەی بەشدار بوو سەرجەم 354دا نەکەم نەزار 315 گۆرانی کتۆ کە نزیکەی ئەگەر بێم لەباری موسیقیەکە 105 دانی دەستگای شوورە ماهورە ششترێ مەسەن 47 دانە ماهۆری کتۆ دیارە لیستەکەم ئێستا پێنێ بەڵام سەرجەم 315 گۆرانی کتووە جگە لەوەی کە هەوڵی داوە بە شێر لە شاعران و ئەدیبان وەک هێمن وەک هەژار وەک سید کامیل وەک گۆران کەرتی وەرگرتووە 4 نەفەر زۆر گرنگ بوون لە کە هاوکاری و با بڵام هاودێمی مامەستا ماملێ بوون 4 تانە شاعیر کە کەمتر خەڵکدایان ناسیە ئەو کەسانە بوون کە شێریان بۆ گۆرانی ماملێ دەنووسی یەکیان حاجی هاشمینان ئەوازادەیە دووهەمیان کاک سێمانی شاولەیە سێهەمیان کاک فەتاحی سێلوەیە چوارمیان مارفاقای ئەمیرە شاعریە کە بەداخەوە غیرز کاک فەتاحی سێلوێ نەبێ هیچیان نەماون ئەوانە شێریان بۆ نووسیەوە حاجی هاشمینان ئەوازادە 120 دانە شێری فقط بۆ گۆرانیکای ما بنووسیەوە جا دێمە سەریکە ئەو شێرانەی بۆ ئەوانەی کە ئەو وانەکە عەزیزە نووسیوێتی دەمەوێت بڵێم کە لە قۆناغیان دەستی پێ کردو لەبەر ئەوەی خستەتی ماملێ ئەوە بوو باری ئەدەبەکەی زۆر بۆ مهم بوو پێخۆش نەبوو شعری بە هەڵە بکوشتێ وەشتەهای ئینسانهایی هەبوو کە مەشورەتی هەبوو مشاوەریان بوو لە وشەی ناڕەسەن خۆی دەپاراز دە قسەی کە زەربە لە کۆمەڵایەتیدا لەباری سنووتی و لەباری ئەخلاقیەوە دروست نەبوو دوورە پەرێز بوو ئەو وای لێ هات کە ئەو دەسەدەمێدا کە بوو بە 22 ساڵە کۆماری کوردستان دروست بوو کە بۆ خۆتان دەزانن دوێنێ ساڵڕۆژی 68 ساڵڕۆژی دامەزانی کۆماری کوردستان بوو بە ڕەهبەری پێشەوای مەزن پێشەوا قازی محەممەد مامەستا ماملێ و کاک حەسەنی برای و برا گەورەکە میرزا حوسێنی ماملێ ئەوانە پێشمەرگەی سەردەمی کۆمار بوون و لەو کاتەدا کە سرودی میلی کە خوایە وەتەن ئاواکەی بوو یەکێک لە ئەزمموی سیاسەکەی سرودەکەی کە کتوتی ماملێ ئەوە بوو دوایە شعری مامەستا هێمنی هەژاری کە لە مەدح و سەنای کۆماری کوردستان داکوتراوە پەرچەمی سوور و سپی سەوزی ئەمە شاوەدی هێنە لاوبەری دەرد و خەمە سوورەکەی یانی ئەوەی بێتە بنم خوێندە بێ بژێەوە بۆ پاراستنم ئەوانەی لە سەردەمی کۆمار کتۆ کە بەداخەوە لەبەر ئەوەی کەرەست نەبوونی کەرەسەی تۆمارگا تۆماری و با بڵێم تەجیل و بەکرێوانە نەبووە ئەوانەی دەست پێ کردووە ئەو کۆماری کوردستان بەشدار بووی لە کۆماری کوردستاندا بوو بۆ ئەو گڕە و بوو ئەو تینە بوو ئەو بناغەیە کە مامەستا ماملێ لە وردە وردە شەمی سیاسەکەی بەرەو پێش بڕوا هەر لەو نانگەدا چۆ پێشەیە هاچی کرد یەکەم گۆرانی دوای ساڵی 1940 دای تێکچوونی کۆمار کە لە مکریان بە ساڵی هەڵات بەناوبانگە گۆرانێکی کوت بە نەوی فرمێسکی گەش شعری مامەستا هێمنێ قەت لە دنیادا نەبوو بێزگە لە ناوخۆشی بەشم ئەوەتان بە دڵنیایی و بیستوتانەوە هونەرمەندی مەزن و زۆر گەورەی نەتەوەی کورد جەنابی کاک حەسەن زیرێکیش ئەوەی کتۆ بە هەرێک بە شێوەی وەڕسکەی تایبەتی خۆی کتویانە ئەوەی یەکەم ئەزمموی بووە لە ساڵی 1930 گۆرانێکی کورد تەزاهوراتێک بوو لە مەهابادێ لە باغی میکایلی دژی شای ئێرانێ کوڕێک کوژرا بە نێوی حەسەنی ڕەمەزانی هات دەو بنەمایەدا
سەبارەت بەو حەسەنی ڕەمەزانی هات شتێکی کوت کارچەند کە شێرەکە شەری وەفایی بوو بەڵام پەیوەندێکی ڕاستە و خۆی دەگەڵ ڕووداوەکەی هەبوو ئەویش ئەوە بوو لە باغان ئاهۆ ناڵێن دێ دەڵێن شاینێ و گوڵان ڕۆوی لە مەیخانە سەدایشی دێ دەڵێن پیری موغان ڕۆوی ساڵی 1955 لە حوتمی ساڕۆژی با بڵێم تێکچوونی کۆماری کوردستان دێ گۆرانەیەکی دەنووسێ کە خەڵکی کوردستان بە تایبەتی هەموو پێیان وا بوو کە دڵدارێ گۆرانی بەنێوی کۆچی یارمە کۆچی یارم کۆچی سوورە بەهارە خێڵ بەرەو ژوورە کۆچی یارم شێرەکەی حاجی هاشمینە نەوازادەیە ئەو شێرە باس و ڕووداوەکەی ئەوەیەکە ئەو سەردەمەی کە پێشەوا قازی محەممەد کە گیرا دەستزیندانیان کرد هندێک سەرۆک ئەشلێتی خائین جاش جاسوس بە هاوکاری ژاندەرمە و سەربازەکانیشە کاغەزێکیان ئامادە کرد کە پێیان خەڵکی موکرا پێی دەکوت تۆمار ئامادەیان کرد ئیمزایان کرد کە قازی محەممەدی ئێدام کە جا ئەو کاغەزە کە ئەو قاسیدە دەبووە کە چوو بە تارانێ حکمی ئەدامی تەبیەتەن لە تاران ڕادەهاتوی پایتەخت بوو ئەوە دوعا لەو قاسیدەی دەکا کە بە ساغی نەگاتە تارانێ کە بەداخەوە گەیشتێش بکە بۆ خۆتان دیتان لە دەی خاکە لێوە لە سێدارە دەدا بۆی دەڵێ کۆچی یارم کۆچی سوورە بەهارە خێڵ بەرەو ژوورە لە دەی خاکە لێوە پێشەوە قازی محەممەدیان ئێدام کرد ڕەبی قاسید کوڕت مرێ یەخوا ئەو کۆچە سەر نەگرێ ئەوە پەیوەندەی بەڕووداوی قازیوانەکی قازی محەممەدیەوە هەبوو بەلام خەلیلی گۆڕەمەرێ ئەو مەلایە بوو کە دژی ڕزاشای هەستا بوو خەباتی کرد بوو شۆڕەجێر بوو دوای خۆی تعویلدا بووە تاکە ئەوڵین مەلا بوو کە فتوایدا قازی محەممەد کافرێ و دەبیبی کوژن چون دەستی دەگەڵ توکان دەگەڵ ڕووسان تێکەڵ کردووە ئەو نامە و تۆمارە و ئەو قاسیدانە بەهۆی مەلا خەلیلی گۆڕەمەرە و ئەو بیسکەسەیە دیارە من کتێبێکم لەسەر کۆماری کوردستان تەسەوری من نەدەکرد ئەوە بێ لە حتممە دەمێنە خودی تۆمارەکە و لیستی ئەو کەسانی ئەو وانەکەیان ئەو نامن شەرماوەریان ئیمزا کردو هەمویان هاتووە دوایش لە ساڵی 1942 لە شۆڕشی ئەیلول خۆتان دەزان کە دەستی پێکردو بۆمباران دەستی پێکردو یەکجار زۆر بۆمباران بوو وە خەڵک تووشی بێدەرەتانی ببوو ئەو بۆمبارانە وای لێکرد کە مامەستا هەژار شتێکی نووسی بەنێوی لایە ئاڕۆ لە ڕووناوچی ئەوە بەبێ موسیقی کوتی ئەو گۆرانی ماڵ بە ماڵ نەگەڕدرا لە دەستی هەست کەس چیان کرد بێ ئەدەمیان دەکرد لە ساڵی بۆ خوارد لە ساڵی 1965 گۆرانیش کوت بەنێوی ئەختەر چیزی کوردی چاوماز ئەی پێشمەرگەی میلەت پەرست ئەوە شعری مامۆستا هەژارێ هەموو دێتبات بە شۆڕشی ئەیلولدا بوو لە ساڵی 1960 خەباری چەکدارانەی حزبی دموکرات کە دژی محەممەد ڕزا شای هەستان ڕێبەرەکەی سلێمانی مۆعینی تاکسمالی شەریفزادە ئەوانە بوون مامەستا ماملێ پەیوەندێکی ڕاستە و خۆی دەگەڵ ئەو بزوستنەوە شۆڕشەی هەبوو بە تایبەتی دەگەڵ کاک سلێمانی مۆعینی وەختێکە هاتنە زمزیران هاتنەوێ خەباتیان کردووانە ئێتیبارێکیان دەگەڵی هەبوو تووشی یەکدانە پێشمەرگیان بریندار بوو ماملێت بە ماشێنێک بوو ماشێنێکی پەیکانی پێدەڵێن پێی بوو بریندارەکەی دێدەبا بۆیە ئەو شتێ جەرمەوە چون دەڵێن گۆرانی زمزیران ئەو گۆرانی زمزیرانە ماملێ لەسەر ئەو گۆرانی چۆ دەزیندان لەسەر گۆرانەکەی نەچوو دوایە کە لە زیندانە هاتە دەرێ ئەرزوو دەکەم دوای کە هاتە دەرێ ئەو گۆرانی بکتووە پێشمەرگەیەکی برینداری لە پشتەوە دانابوو ئاوا کە دەگاتە سەڕێ یەک دەقەی پۆستی لێ چی بڵێن سێتەرا دەیبینێن تقریباً 500 متر دەیبینێن سێتەر بەڵام ناتوانێت بگەڕێتەوە ئەوە سەبر ماشینەکەی سیارەکەی شل دەکاتەوە سەبر دەرکەی دەڵە خۆت فرەدا دەڵە خۆت فرەدا ئەیدی دەرکەی دەکاتەوە سەبر دەڵە خۆت فرەدا هیچ وانە چمەکە خۆت تێخۆتێک مەدەمەش ناتوانم نەبگەڕێمەوە خۆت فرەدا خۆی فرەدا و دەرکەی دادەخات ئەی بۆ خۆی کوتی دەرکە داخست و ڕۆیشت کە دیە دەگاتە پۆستەکەی ئاوە چاکە تیکێکی خێناندی بۆ لەسەر ئەلەکەی ئەویش ئاوانش ئەوە چێ مریشکم کرد و ناڵان منداڵەکەش بەڵام گزارشیان لێدا بەریاندا دوایە لەوێ نایگرن بەڵام دێتەوە ماڵ جا ئەمن بۆ خۆم شخصی بۆ خۆم لە بیرمە دانیشین پێشخانێکمان هەبوو با مامان بخوان وانەکیان دەکرد پاسۆران دەکردونێ بە کارتی وەختی ژاندەرمەکان هاتنە ژوورێ بارانەیەک بوو سێڵاوێک بوو هاتنە ژوورێ کە هاتنە ژوورێ و یەکدی بە بڕوانەکیان کرد بڕوانیان لەسەردانە و وەڵالی باشی زەردیان دەبەر کرد لە بیرمە خەتیش بوو ئیدی بردیان
بردیان بە هەر خەڵ زۆری کێشا و وردەوای لە هەدی بۆ حکمی ئەدانی بۆ دەرچوو زۆر دۆستانی خۆشەویستی زۆر نزیک بوون بە بابم کاکەسانی ماملێکە برای مامۆستا ماملەیە بۆیە جاوە دێمەوەی کە ماملێ بوو بۆچی بوو بۆ ئەو چ شتە تایبەتمەندی وای دەکرد کە ماملێ دروستکە بۆی برای فیداکار و گیانبازی هەبوو پیان بڕۆ ژینێکە ئەو سەرهەنگە و نەقیبە لە ژنەکەی زۆر دەترسێ بڕۆ پوڵی شتێکی بەرتیلێکی بدێنە بەشکە من زیاتی دەن کە دەچێتەوێ دەڵێ وەڵا 12000 تمەنی بێنە وەرە براکەت بەرەوە لە بە خودای سابلاغ وەختی 12000 نەبوو بڕۆ لەو لای ماڵێکی بفرۆشە بێنە و پوڵەکەی دابەژنە و ئەیمام لێ هاتە دەرێ کە هاتە دەرێتەوە بوار حاڵ شۆڕشی دەستی پێکردو هاتە دەرێ کاک فەتاحی سێڵوێ کە ئەو کەسای مەسەڵی کاکە وانابەی کاکە عەبدوڵی کەوتی کە ئەو شعرەکەی بۆ نووسیوە ئەو لە زیندانە بوو کە ماملێ دەچێتەوێ ئەو داستانی کە بۆ دەژێرێتەوە کاک فەتانی شعرەکەی بۆ دەنووسێ کە هاتە دەرێ ئەو بەهار ئەزم زیرانی کوت ساڵی 1970 لە بدیسان لەبەر بۆمبارانی بەحسی حملێکی کوتی ڕاوکەری بەدخور خێنمێژ و خێنخۆر بۆ ڕزای خوددا بەسیە زوڵم و زۆر ئەوانە لە حاڵەتی داینێ دوایە ساڵی 1975 هەر وەک دەزانن بە هەموو شۆڕشی ئەیلول بە هەموو فیداکاری و گیانبازی و لە خۆبردووی بەداخەوە دەستی ئێرانە دەستی ساواک ئێرانی هەتا بلان تێدا بوو بنەکەی بۆش بوو مامۆستا کامیلی ئیمامی هات لە ئاوای خاقلاوی بوو ساڵی 1970 شعرێکی نووسی بە نێوی غەزەل من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستانە دەچم ئەق دەڵێ ناوە قەسە بە شۆڕشی مەستانە نەچی ئەو گۆرانیە ئەو شعرەکە لە مابینی ئیحساس و منطق شعرەکە کە مامۆستا کامیلی ئیمامی لەلایەن ینی لە تەڕەف شۆڕژێر و تێکۆشەرانی کوردستانی ئێرانێ ڕووناکبیرانی ئێرانێ کە دڵیان بۆ شۆڕشی کوردستانی عێراقی لێدا نووسراوە شعرەکە مابینی ئیحساس و منطق ئەو شعرە پێی دەڵێ ئیحساسەکە دەڵێ ڕاستە ئەوە جێگای مەسکەن و ئارام مەسکەنتە ڕۆزەنی ئیمانتە جێگای بڕواتە بەڵام دەبێ ئاگاداربی شەیتان و پەری تێدا ڕاوێ دەکات پەری کێیە پەنجەی پەریانە دەچی مەنزوری ساواکە پەنجەی پەریانە ڕاوگەی شەیتان دەچی مەزوری شای ئێرانەیە کە ئەو شۆڕشە بەداخەوە بە هەموو فیداکاری کەس مەست بوون هۆشیان نییە ڕێبەران شۆڕش نازانن کە ئەو شۆڕشە بەرەو نەمان دەچێت مامۆستا ماملێ ئەوەندە عەلاقەمەند و بۆ ئەو شۆڕشەی ئەگەرچی ئەو ئەنەکەی هەر دەمابینی خۆیدا دەهێنا و دەیبرد ئەویش گۆرانەکەی نەکوت هەتا ئەو ڕۆژەی کە 75 کە هەرسێنا تووشی هەرسێنان بوو ڕادۆ لەندەن کە کوتی بە فارسی کوتی باش لە بیرما جار زۆر چیا زۆر چقۆڵە بوو تازە لەدایکی بوو جاوە تقریبا بڵێم ساڵێک و 2 ساڵێک دەبوو دانیش بوو لەبەروانە لەبەر پێشخانەکەی کە ئای سێفی دەبێ حتمما ماڵی دەبێ دیوەکەی خوارێ ڕادۆ لەندەن بە فارسی کوتی تەوەجۆ کوتی ئاگاداری مصطفى بارزاني رهبر كرداي العراق اصلا هر زمین گذاشت انقلاب شورش کردستان العراق خاموش شد اگر وابو به حد یک نار حد مفلانه او برشيدني وبا راديو لندن وانجليز وامريكا اراده او راديو كي واي هاويش وقت ابو علي ريتشيدا دي زور خلص بو جا وقتی که زورش دی تقریبا شهر 17 پیجمگه شیده بو که زور یعنی نه دستیان کرد بگیرانی دی براستی ما قط او صح دی منم نبی ناس که روزی که لما هبالت چی خبر بو که اگر شورش وایدی هات صد برابر زیاتر دیرش خلق بی و نگبو جا بو که دی امامد اسلامی هنا هاي گوران که او شوی کتی جا هاي روحت شاد ما مستقیم 4 سال اوی توی 3 سال اوت کت او دتشو جا وی کم جا دوای هرسنانه که وی کت من دلم شاری دلم باغ گلستان دسم اقدال ناقصه به شورش مستان دسم دوای که گذرا برده دماویش جا گوراش کد بنی یادی بخیر او گلای مشهوری گش عالم بو یادی بخیر گورانه که خود ملودی دا فارسیه وقت ملودی یعنی ما بین سرکم و خورکانی موسیقی اولاش که خودی دوی یادی شورش که دکاتوا او گلای مشهوری گش عالم بو یادی بخیر میلی وی درمانی دردی بو یادی بخیر لا دلم من كتيري سيادم نما سيادم او دم يبو من نشانه تيري تو ياد بخير شرباني كده قال شاهد او قول قرارنا كده جداي عبد الكريم قاسم بخاتي وكدجي عبد الكريم قاسم وانا كيرو خان بو وردو ده هذا بني شورش بوسيله عيسى فجمان جاسوس او قول قرارنا كده وتكو صلاين هم اشتبوا او يبو بهدف يقوليا
دقیقا بەداخەوە حکوومەتی ئێرانیش بکرێت جا ئەوە بیرهێنانەوەیەکە بۆ ئەو هەرسەرانی ئەو شۆڕشێت کە باش و کە جریانی ئینقلابی ئێران کرا شۆڕشی گەلایان دژی محەممەد ڕەزا شا دەستی پێ کرد لە تەوای مناسباتەکانی حیزبی دموکرات کە خۆی قبلەن لەگەڵان بۆ ئەندامیان بوو کە تەوای ڕۆژەکانی 25 گەلا بێژە دووڕە بەندانە مناسباتەکان هەموو بەشدار بوو لەگەڵ مامۆستا هێمنی هندێک گۆرانی کتووە یەک دانە گۆرانێکی کە زۆر مهم بوو کوتی بەنەوی ڕێژنە تۆ بەڵێنیم پێ بدە تا من بەرەو جوان بمەوە بم دێ ماچی شتە ڕەولیەوە با جوان بمەوە وەگە دەبینی گۆرانەکە لە ناوەڕۆکدا زۆر دڵداریە مامۆستا هێمن ئەو شعرەی نووسیوە کاتێک کە شۆڕشی نوێ دەست پێ دەکا شۆڕشی نوێ کە دەست پێ دەکا چاگەشکە دەبێت خۆشحاڵ دەبێت لە زمانی حاڵی ئەو تێکۆشەرانی کە شۆڕشی نوێیان دەست پێ کرد کە ئەو وەختی خۆی بوون بە بستنەوە دوای بوون بە یەکێتی نیشتمانی و ئەوانە کە شۆڕشی نوێیان دەست پێ کرد لە زمانی حاڵی وانەوە دەڵێن تۆ بەڵێنیم پێ بدە تا من بەرەو جوان بمەوە بە خەڵکی دەڵێن جوانێری بەرەو شۆڕش بمەوە بمدێ ماچی شتە لەولیەوە با جوان بمەوە هێزێکم دێ گەڕێکم دێ جا لێرە باسی هەرە سەیرانەکەی دەکات دەڵێ شەنگەبێری بیسڕەوە فیلمێسکی بێشوانی ئیتر ڕەنگە هێشتا لەو چیا زۆزانە بوو شوا بمەوە بیفسرەوە بۆرە ئەگەی بێ دەتوانین ببین بە پێش بەگەڵ بهێز و ئەوانە ئەو شێرە بۆ وانێکی شۆڕشی نوێ کوتراوە بەڵام زۆر قالبەکەش زۆر دڵداریە لەبەر ئەوەی ئێمە لە هەلومەرجێکدا مەسەلەن ئەرزم کردن کە لە 315 گۆرانی کتوێتی سیسدانە گۆرانی ئەوە سەرجەمانە دەقایبلداردا مەزبوور بوو بۆ شێوەی دەری ببڕێ لەبەر ئەوەی کە ما ئێمە لەوە ئەوانەی کە لە کوردستانیرانەوە ئایسیکی هەمومان دەزانین ئێوەش باش دەزانین ئێمە ئەو ئازادیمان نەبووە ئەمە دەژیانماندا کوردیمان نەخوێندو دە سەردەمێکدا بوو کە حکوومەتی محەممەد ڕەزا شا زۆر ئەستەم بۆ زۆر دیژوار بووە بۆیە مەجبورن هەموو شتێک لە قالبی دڵداری هندێک لە قالبی دڵداریدا بکوترێت دوایژی دیکە پاش ئینقلابێ هندێک شتایی دیکەی تایبەتی گۆرانەکەی کتۆ کە کوڕێکی شەید بوو بە نێوی نەزات برایەکی بێشۆم بوو بە نێوی کاکەسەن گۆرانیش کرد بە نێوی دەریای بێپایان دڵم دەریای بێپایانە هەر ئاوا خەڵکێشی تۆمە بەداخەوە